هەڵمەتێکی نیشتیمانی ئاگربر دەست پێ بگرێت لەسەر جەم ناوچەکەدا بۆ پاراستنی ژینگە و سروشتی ناوچەکە. هەمومان نەزانینکەوە سروشتی ناوچەکە سروشتێکە کە ناوچەیەکی گەشتیاریە، ناوچەیەکە کە دارستانی دەستکردی لێیە، دارستانی سروشتی لێیە و ڕوبەرێکی فراوانمان هەیە و ئەو ڕوبەرانە هەندێکی ئەتواندرێ بەهۆی شۆفڵ و بلدۆزەرەوە ئاگربڕ بکرێ و ڕوبەرێکی فراوانیشی ناوچەی شاخاویە کە ناتواندرێ بە شۆفڵ یان بە ئامێرەکانی هاتوچۆ ئاگربڕ بکرێ و بۆیە پێویستە لەم فەسڵیشدا ئاگربڕ بکرێت لەبەرەوەی کە لە وەرزی هاویندا ئەو ئاگرانی ئەکەوێتەوە، چونکە ئەزانینکەوە ساڵانە لەم سنوورە ئاگرێکی زۆر کەوتۆتەوە و زەرەر و زیانێکی زۆری بە سروشتی ناوچەکە بە ژینگەی ناوچەکە گەیاندووە. ساڵی 2009دا 25 حاڵەتی ئاگرکەوتنەوە لە ناوچەی شاخاویەکان و دارستان و پوش و پاوانی سروشتی سوتاوە بە هەزاران لە دۆنم پوش و پاوان و دارستانی سروشتی سوتاوە کە ئەمە وای کردو زیانێکی زۆر بگەێنێت بە ناوچە شاخاویەکان هەروە بە سامانی دار و پوش و پاوانی ناوچەکەن. بۆیە ئێمە ئەم کەمپینەمان ڕاگەیاندووە بە هاوکاری بەڕێوەبەرایەتی دارستان و ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی کەوا هەڵسین پێشوەختە بە ئەنجامدانی کۆمەڵێک ڕێکار بۆ بەسیەوەی کەوا ڕێگری بکرێت لە دووبارە بوونەوەی ئەو حاڵەتی ئاگرکەوتنەوەی کەوا ساڵانە دەبێتە هۆی سووتانی ڕوبەرێکی بەرفراوان لە ناوچە شاخاویەکانمان گەمەش زیانێکی زۆر بە ژینگەکەمان نەگەێنێت. ئێمە لەلایەن خۆمانەوە هاوکارین و داواکارین لە هاوڵاتیان کەوا ئەوانەی کە بەو شێوەیەکی ڕێگە پێدرا و بکرێت ئاگربڕ بکەن بۆ شێوازە یاسایەنەی کەوا ڕێگەی پێدراوە کە نەبێتە هۆی زیانگەیاندن بە سروشتی ناوچەکەمان.